إن الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونستهديه ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له، وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له، وأشهد أن محمدا عبده ورسوله. يا أيها الذين آمنوا اتقوا الله وقولوا قولا سديدا يصلح لكم أعمالكم ويغفر لكم ذنوبكم، ومن يطع الله ورسوله فقد فاز فوزا عظيما. أما بعد، فإن أصدق الكلام كتاب الله، وخير الهدي هدي محمد صلى الله عليه وسلم، وشر الأمور محدثاتها، وكل محدثة بدعة، وكل بدعة ضلالة، وكل ضلالة في النار. بەڕێزان و مسلمانە خۆشەویستەکان، فیززلی و تەکەببر و لە خۆبایی بوون یەکێکە لە نەخۆشیە هەرە خەتەرەکانی دڵ. ئەو کەسانەی کە کیبریان هەیە، کە فیزەکەن، کە لە خۆیان باین، بەڕاستی دڵیان نەخۆشە و ئاگایانیش لە خۆیان نەبێ، لەوانەیە خوا پەنامان بدا هەر تەواو دڵیان ڕق بێ وەکو بەردی پێبێ. خوای تعالی لە قورئانی پیرۆزە لە سوورەتی غافرە ئاەتی 35 ئەفەرمێ: كذلك يطبع الله على كل قلب متكبر جبار. بە هەمان شێوە خوای تعالی مۆر ئەدا بەسەر هەموو دڵیەکی لە خۆبایی بووی فیززلی خۆبەزلزان. یعنی خوای گەورە مۆر ئەدا بەسەر ئەو دڵانەیە. هەروەها خوای تعالی لە سوورەتی ئەعرافە لە ئاەتی 146 فەرمێ: سأصرف عن آياتي الذين يتكبرون في الأرض بغير الحق. لە ئاەتەکانی خۆم خوای تعالی لە بەڵگە و نیشانەکانی خۆم لایەن ئەدەم. کێن؟ ئەوانەی کە خوای تعالی ڕێنماییان ناکە، لایەن ئەدا. خۆشەویستەکانم، لایەن ئەدا، یعنی ئەمە ئاەتەکانی خوای پەروەردگارە، ئەوان لا ئەدا خوای تعالی. کێن ئەوانەی کە خوای تعالی لایەن ئەدا؟ الذين ئەوانەی يتكبرون في الأرض، ئەوانەی کەوا خۆیان بە گەورە ئەزانن، فیززلن، لە خۆبایی بوون. و ئاەتیش لەو بارەوە زۆرە خۆشەویستەکانم کە خوای تعالی تأكيد لسر أواكا كخواي تعالى خوشي بس بمتكبركانا نايتوا. هر كسيك تكبر بكا وفي الزليب كا خوي تعالى هدايتي نادا ورينماي ناكا بالرقاي حق. خوشويست من صلى الله عليه وسلم أفرمي لحديثة كبخاري أي جريته وبمان أفرمي: لا ينظر الله تماشاك، لا ينظر الله إلى رجل يجر إزاره بطرا. خوای تعالی تماشای کەسێک ناکا کەوا ئاباکەی، کراسەکەی، کەلوپەلەکەی ڕائەکێشێ لە دوای خۆی، یعنی ئەیخشێنێ بە زەویە لە دوای خۆی بە کیبر و تەکەببر و فیززلی. بەڕاستی خوای تعالی ئەو کەسانەی کە کیبرەکەن و علاماتێک لە علاماتی کیبر ئەوەیە کە کەلوپەلەکەیان کاتی خۆی وابووە و ئێسەش هەنێ کەس هەروایە کەلوپەلەکەیان شۆڕە و ئەخشێ بە زەویە بۆ کیبر، بۆ فیززلی. خوای تعالی تەماشای ئەوانە ناکات. یعنی چی تەماشایان ناکات؟ یعنی لە ڕۆژی قیامەتە خوای تعالی تەماشای ڕەحمەتیان ناکە، بە چاوی بەزەیی و ڕەحمەتۆ تەماشایان ناکە خوای تعالی. يعني إنساني مسلمان بس زور زور ئاگادار بێ. يعني کیبر وا ئەکا خوای تعالی تەماشات نەکە، و تەماشا نەکردنی خوای تعالیش يعني تووڕەبوونی خوا، يعني خوای تعالی لێت تووڕەیە. ئیمامی مسلم ئەیگەڕێتەوە لە صحیحەکەیە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلى الله عليه وسلم فەرمووی: لا يدخل الجنة من كان في قلبه
مثقال ذرة من كبر أفرمي ناچێتە بەهاشت ناچێتە بەهاشت لەمە کوردی پەتیتر هەیە لەمە وازحتر نییە هەمووتان تێ ئەگەن ئەوەشی کوردی نەزانێ بە عەرەبیەکەی تێ ئەگا ناچێتە بەهاشت کێ ناچێتە بەهاشت ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم من كان في قلبه أو كسي لدڵیا مثقال ذرەیەک لە کیبر و فیزلی هەبێ ناچێتە بەهاشت ناچێتە بەهاشت کەسێک لە دڵیا مسقال ذرەیەک کیبر هەبێ وتیان ئەی پێغەمبەری خوا فقال رجل إن الرجل يحب أن يكون ثوبه حسنا ونعله حسنا أي پێغەمبەری خوا ترسان أصحابي پێغەمبەر صلى الله عليه وسلم ئێمە نەبوون خۆشەویستەکانم فەرقی بینی ئێمە و ئەصحابە ئەمەیە ئێمە حەدیثەکان ئاەتەکانی قورئانمان بۆ خوێندرێتەوە حەدیثەکانی پێغەمبەری خوامان بۆ ئەخوێندرێتەوە هەر هەموومان إلا قليلا ئەڵێن لێل ئێمەی نییە ئەگەر بەدەمیش نەیڵێن بە کردەوەکانمان وا دەریەخەین یعنی مەبەست وەکو چۆن بڵێ بەمەستی ئێمە نییە یەکسەر تۆ کاتێک ئەفەرمێ کیبر یەکسەر تۆ زەلامێت ڕەکەوێتە پێشاوت خۆتت لەبیرە چی کاتێ باسی عەدالەت ئەکرێ یەکسەر تۆ یەکێکتر ئەخەوێتە پێشاو خۆتت لەبیرە چی کاتێ باسی دەستپاکی ئەکرێ یەکسەر یعنی مەبەستم لێرە ئەوەیە کە ئێمە لەگەڵ ئەصحاب زۆر جیاواز بووین ئەصحابە وا نەبوون بۆیە ئێمە ئیسلاح نابین بۆیە ئێمە چاک نابین بۆیە ئێمە بەو شێوە نابین کە خوا و پێغەمبەری خوا ئەیانەوێ چونکە ئێمە دائیم ئەمانەوێ هەموو عالم چاک بێ خۆمانی لێ بە دوور بێ یعنی هەموو عالم ئەمانەوێ پەک و مستەڕەوا بێ بەس خۆم نا کەسیش بۆی نییە مەحاسەبەم بکە کەسیش بۆی نییە پێم بڵێ ئەوە نەکبەتێکەیە بەڵام ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم نەبوون ئەصحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کاتی ئاەتێک یان حەدیثێک هات یەکسەر لە خۆیەوە دەستی پێ ئەکرد یەکسەر مەحاسەبەی خۆی ئەکرد خۆی وایە ئەبێ وابێ هەر یەکێ لە ئێمە لەم مەجلیسە ئێستا مەحاسەبەی خۆی بکرا ئیتر چۆن خەڵق راپە بێ ئیتر چۆن خەڵکی بەرەولاری ئەچن نا هەموومان چاکە بین بەس مشکلە ئەوەیە من ئەڵێم ئەو ئیتر خۆمی لێ بە دوورەگرم تەواوتر چاک نابم من ناتوانم تۆ چاکم برینە من ناتوانم تۆ چاکم چونکە تۆ بەدەستی خۆتی تۆ خۆت ئەتوانی خۆت چاکەی تۆش ناتوانی من چاک بکەی چونکە من بەدەست خۆمم ئەگەر لە بەردەم تۆی شاخ خۆم و پیاوێکی باش دەربڕم ئەتوانم لە پشتم لە خراپم ئەم ملاحەزە حەزەکەم زۆر بە جوانی گوێی بۆ بگرن خۆشەویستەکانم کێشەی ئومەتی محەممەد گشتی ئەمەیە کێشەی ئومەتی محەممەد صلی الله عليه وسلم ئەمڕۆ هەر هەمووی ئەمەیە یعنی من ئەمەیە تۆ چاکم کە یان ئەمەیە منیش تۆ چاکم ئەمە ناکرێ وا نابێ ڕاستە نەسیحەت دەکەم بەڵام نەسیحەتەکە یا وەریەک یا وەری ناگری ئەگەر وەرتیش گرت من تۆ چاک ناکەم تۆ خۆت چاکەکەی جا ئەوە زۆر مهمە سێ ئەصحاب کەن چۆن بوون ئەصحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە پێغەمبەر نەیفەرموو ناچێتە بەهەشت و هەر کەسێ مسقالە زەڕەیەکی بر لە دڵیا بێ یەکسەر ئەصحابەیەک داپەڕی خۆ ئەصحابەکانی تریش ترساون بەس زوو ئەم وتی ئەی پێغەمبەری خوا ئێمە جارجار حەزەکەین کەلپەلەکەمان جوان بێ جارجار حەزەکەین پێڵاوەکانمان جوان بێ ئایا ئەمە کیبرە ئەگەر پێغەمبەر بیفەرموایە کیبرە باوەڕ بکە هەموویان کەلپەلی جوانیان بەبەر ناکرد هەموویان پێڵاوی جوانیان لە پێ ناکرد والله ئەصحاب وابوون بۆیە خەیرە ئومە بوون بەڵام نا پێغەمبەر وای نەفەرموو صلی الله عليه وسلم پێغەمبەر فەرمووی نا کیبر ئەوە نییە تۆ ئەگەر حەزکەی مەسەڵەن شقلت جوان بێ و کەلپەلەکەت جوان بێ کیبر ئەوە نییە چونکە خوا خۆی جوانە و حەز لە جوانیەکە خوا پێی خۆشە تۆ کەلپەلت جوان بێ شقلت جوان بێ و پێی توانای خۆت بەڵام کیبر چییە پێغەمبەر فەرمووی کیبر بەطر الحەق وغەمط الناس فەرمووی کیبر ئەوەیە کە حەقێکت بۆ باسەکرێت گوێی نادەیتی تۆ زانیم حەقە و گوێی نادەیتی و خەڵکیش بەکەم بزانی یعنی دائما بڵێ خەڵکە لە مستەوای من نین ئەگەر وەدەمیش نەیڵێ بەکردەوەت وا دەرێ بڕی خەڵک لە مستەوای تۆ نین بەڵام پیاوچاکان ئەولیاکان ئەوانەی ڕێگای حەقیان گرتەبەر نەوانە بوون دائما خۆیانیان لە خەڵک بەکەمترە زانی پێغەمبەر عیسی عەلەیهی سەڵات وسەلام ڕۆژێکیان نەسیحەتی
بني إسرائيل يكرت بي فرمون بني إسرائيل دو كس هبون يكي كان ملابو يعني بزماني أوان قسيس بويان ايتر اوي اوان متويانا بملاتيان وتو او اوان بو يكي كتريشيان بياوكي جابي بو جابي يعني او كسي واظلي بلا خلق ورقري قمرك لا خلق ورقري بنا حق كابرا اقري تقول اشتكي لي سيني روجي كان كابراي ملا زانا بابلين اقاب كابراي جابي يكسر دز ديانته الله الله الحمد لله خواي جان سبحاز بوتو كمن دوك ما دروس نكرت الاخوه بزياب من فرزكاني تو جيبجي كم زكاتي مالكم ادم دسي كذا هنا لدل خوي طبعا كابراي جابيش هر لدل خويا كأوي بيني او زاناي بيني يكسر تي خواي جان یارمەتیم بدە یا ڕەبی من نازانم بە شەرمەزاریەکەوە وەسەی خەڵک چەند ئیماندارن خەڵک چەند چاکن منیش بەم ڕوڕەشیەوە نازانم چۆن بێمە حزوری تۆ پێغەمبەر عیسا فەرمووی خوای تەعالا لە مەلاکە خۆش نەبوو چونکەوە کیبرە لە دڵیا ئەوە کیبرە خۆی وەسفی خۆی بداتەوە و لە ناو دڵیشۆ حتاوە لە ناو دڵیشۆ بەڵام لە ئەو خۆش بوو چونکە ئەو خۆی ئەو پەڕیشکاندەوە ئەو پەڕی هەستێ کرد تاوانبارە بەرامبەر بە خوای تەعالا خۆشەویستەکانم ئەمەیە ئیسلامەتی ئەوەیە خۆت لە خەڵک بە کەمتر بزانی یعنی قەزدم ئەوەیە دائیمەن هەستکەی تۆ تاوانباری تۆ خەڵک هەیە لە تۆ باشترە تۆ سیر مەکە کابرایەک مەسەلەن خەریکی شتێکە تۆ تەسەوڕکە ئیتر تۆ لەو باشتری بە پێچەوانەوە بۆیە کیبر چییە پێغەمبەر فەرمووی کیبر ئەوەیە کەوا حەقێکت بۆ باز بکرێ گوێی لێ نەدەی پشتی هەڵکەی ملی بۆ کەچ نەکەی و خەڵکیش بەکەم بزانیت بە چییە ئینسان ئەبێمە متەکەبر زۆر جار تەکەبور لە چوار شتۆ دێ زۆر جار خۆشتی تریش هەیە بەس ئەم چوار شتە ئەساسەکەیە علم کابرا یەک تۆ زانیاری هەیە یا لە خەڵک زاناتر یەکسەر کیبرەی گرێ و ئەڵێ ئەم خەڵکە ئەبێ هەمووی خزمەتکاری من بی ئەم خەڵکە مستەوایان لە مستەوای منە نییە من تۆ لە ئەمان شارەزاترم کاتێک قسە ئەکرێ لە مەجلیسا یەکسەر دەم مەکوتێ یەکسەر دەم خۆی وا دەرەخا یعنی حتا جاری واشێ مامۆسایەکی زانایش ها لەنا ئەو مەجلیسە پرسیار لەو ئەکرێ ئەم هەلە خۆی هەڵە قورتێنێ ئەوە کیبرە بەڕاستی علم بۆ ئەوە نییە تۆ متەکەبر بی علم بۆ ئەوەیە تۆ نزم بی خاکی بی ها ئەوترێ خاکی یعنی لێل خاکە وەک زەوی وابی وەک زەوی ئەم زەویە هەموو عالم پای پیانە هەموو عالم پای پیانە و ئەو هەر سەبر ئەگرێ خاکی ئاوایە جا علم هەندێک کەس متەکەبرەکە زۆربەی جار ئەو کەسانەی تۆزی علمیان لە خەڵک زیاترە فشەی بەسەر خەڵکاکەن کیبر بەسەر خەڵکاکەن دووەم نەسەب یعنی بنەماڵەیی من کوڕی کێم زۆر کەس شانازی بۆ واکە من کوڕی فلانە کەسم باب من چۆنەوە ژن ئێمە چۆنەوە بنەماڵی ئێمە ژن بداتە فلانە کەس ئەو لە مستەوای ئێمە نییە بنەماڵەکەی وەکو بنەماڵی ئێمە نییە عەشرەتەکەی لە مستەوای ئێمە نییە من فلان يعني ئیتر ئەوانەی نەسەبتر خۆتان تی ئەگەن من قەزم چییە پێویست ناکە من ناوی عەشرەت بێنم ناوی بنەماڵە بێنم هەر کەسێ لە لای خۆیەوە ئەزانێ من مەبەستەکەم چییە هەر کەسێ فشەیی کیبر فیز بەسەر ئەم مقابلا بکە و وابزانێ ئەو لەو بچووکترە ئەوە خۆی بۆ خۆی کیبرە چونکە ئێمە هەموومان کوڕ ئادەمین و ئادەمیش لە خۆڵە کەس لە کەس گەورەتر نییە ئیلا بە تەقوا نەبێت تەقوایش ها لەکوێیە ها لەناو ئەو دڵە کە کەس نایزانێ ئیلا خوا نەبێت بۆیە خۆشەویستەکانم کەس بۆی نییە فشەی بکا بەسەر کەسە بە بنەماڵەوە ئەمانە ڕۆژێکیان بیلال خۆتان نەزانن پیاوێکی عەبد بوو کۆیلە بوو پێسەشی ڕەش بوو ئەم بیلالە لەگەڵ ئەبوو ذەڕا کە ڕئیس عەشرەت بوو بنەماڵەیەکی گەورە بوو لە عەرەب لە بەنی غیفار بوو هەردوویان بوو بوونە موسڵمان لە نزیکێکیش بوونە موسڵمان یعنی مەقسەد
ئەوەیە کە ئەبوو ذەر لە ئەوڵەکان بوو کە بۆ ئیسلام، بیلالیش لە ئەوڵەکان بوو. ڕۆژێکیان ئەبێ بە دەمەقاڵەیان بەشەر هەیە خۆی تر، یعنی ئیسا ئەگەر تەماشاکەی لەناو ئەسحابەیشە لەسەر پارە، لەسەر ماڵ، لەسەر میراتی، لەسەر ئەم شتانە لە بینی ئیمامی عەلی و عەباس ئیمامەیە کێشە بووە. ئەم شتانە هەر ئەوێ، یعنی مرۆڤ نییە ئەم شتانەی تیانەوێ. بەشەر حبی دنیا لەناو دڵیە. ئینسان دائیمەن پەلەکەرە، عەجوولە، خۆشەویستی دنیا لەناو دڵیە، ئەبێ خۆی دەریکە. جا ئەم دوانش بوو کێشەیەکیان لەسەر مەوزوعێکیان ئەبوو ذەر تووڕە بوو یەکسەر. وەرەوتی تۆ چیت؟ تۆ کوڕی ژنە ڕەشەکەی، تۆ کەی لە بەستەوای منی؟ بیلالیش چووە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، ئەم خەبەرەی گەیانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا زۆر تووڕە بوو. ئەبوو ذەر خۆی بۆمانەی گەڕێتەوە، ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تووڕە بوو. فەرمووی ئەبوو ذەر وەرە ئێرە. هاتە لای پێغەمبەر صلی الله علیه وسلم، فەرمووی ئەبوو ذەر هێشتا نەفامی و جاهیلێتی بەر لە ئیسلامت تیا ماوە. یعنی چی؟ ئەوە ئەزانی یعنی چی جاهیلێتت تیا ماوە؟ ئەوە بۆ ئەبوو ذەر فیشەکێک بوو، ڕێک بۆ ناو دڵی. چونکە ئەبوو ذەر تی ئەگەیشت یعنی تۆ جاهیلێتت تیا ماوە یعنی چی؟ یعنی هێشتا دڵت بە کاملی یەکلا نەبووە تۆ بۆ خوا. ئەگینا ئەبێ تۆ لە خوارەوەی هەموو خەڵک خۆت حەساوکەی. چۆن کیبرەکەی بەسەر بیلالە؟ ئەو کوڕی ئادەمە و کوڕی حەوایە، تۆش کوڕی ئادەم و کوڕی حەوای. ئەبوو ذەر چووە لای بیلال، سەری خستە سەر زەوی، وتی والله بیلال، والله ئەبێ پا بخەیتە بان سەری من. ئەم کەسەی کە خۆی بە گەورە زانی فیزی کرد بەسەر تۆوە، ئەبێ ئەو سەرە بخاتە زەوی تۆ پێ بخەیتە بانی. ئەسحابە ئاوا لە ئیسلام پێگەیشت. ئیمامی موسلم ئەو حەدیسەمان بۆ ئەگەڕێتەوە. سێەم شت علم وتمان بنەماڵەی، سێەم شت پارە. زۆر کەس هەیە فەقیرە، تا فەقیرە پیاوێکی متەواضع و لەسەر یعنی هیچ کەسێک خۆشی بێ، هەر ئەوەنە حەساوە تۆزێ دەستی ڕۆی سیارەیەکی جوانی قسە ژێر، تۆزێ مڵک و ماڵی پیا کرد، یەک دوو خان و ئەمانەی پیا کرد، ئیشێکی باشی هەبوو، وەزیفەیەکی گەورەی هەبوو، کیبرەی گرێ و فیزەی گرێ، خۆی لێ ئەگۆڕێ. ئەمەش سەبەبێکە لە ئەسباب. یەکێکی تر لە ئەسبابەکانی کیبر، خۆشەویستەکانم، شوێن کەوتوو، یعنی ئەتباع. بۆ نمونە ڕئیس عەشرەتە یا دەمسپی عەشرەتە، بڕێ خەڵکا لە شوێنی پیاوێکە 8 9 کوڕی هەیە. ئەمانەش ئەگەر ئینسان وریان نەبێ شەیتانەی خەڵەتێنێ. حیمایەیەکی زۆری هەیە، ڕئیسی حزبێکە، مەسئولێکی بەرزە لە ناو حزبێکە. ئەمەش ئەگەر وریان نەوێ ئینسان هۆکارێکە بۆ ئەوەی بتخەڵەتێنێ و لە ڕێگا لاتدا. بەچیا دەرەکەفێت تۆ تەکەبورت هاتیە؟ بەچیا دەرەکەفێ؟ یان بە قسە یان بە کردار. بە قسەیە دەرەکەفێ، بۆ نمونە لەگەڵێکێک کابێتە مناقەش، یەک قسەر یعنی وەکو لە قسەکان یا دەرەخە ئاخر ئەمە کەی تۆ لە مستەوای منی، تو چۆنە بێ بەرامبەر بە من وا بڵێ. ئەم قسانەوە بەڵگەیە کە تۆ تکیبرها لە ناو دڵتا. و بەکردەوەیش لچ هەڵقورتاندن لە خەڵک. کەسێکە بینیە مەسەلەن فەقیرۆکەیە یان فەقیر حاڵە یان دەستی ناڕوایە لچی لێ هەڵەقورتێن لە ناو خەڵکە. یان جاری وا هەیە لە ڕێکردنە دەرەکەفێ، کاتی ڕێکا سیەنگ دەرەکا و خۆی باڵفشەکات و ئەو شتانە. یا جاری وا هەیە لە وێسیانە، کاتی هەر ئەوێسیش کیبری پێوە دیارە. یا جاری وا هەیە لە دانیشتنیە، هەر کەسی هەر بە دانیشتنەکەیە کیبری پێوە دیارە. جاری وا هەیە بەوەیە کیبری پێوە دیارە حەزەکە خەڵ لە بەردەمی هەڵسن. یعنی ئەگەر خەڵ لە بەردەمی هەڵنەسێ زۆری پێ ناخۆشە. مسلمان نابێ حەز نەکا خەڵ لە بەردەمی هەڵسێ. تۆ ئەبێ ڕێز لە خەڵک بگری. میوانی هات، میوانێکت هات، کەسێک پیاوێکی گەورە پیا، یعنی ڕێزگردن ئاساییە، بەس ئەو نابێ حەزی لێ بکە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ کەسێ حەزی کرد خەڵ لە بەردەمی هەڵسێ، باش شوێنێ بۆ خۆی لە ئاگری جەهەنەمە ئامادەکە. هەنێ کەسێ کاتی ڕێکە یا ئەڕوا بۆ تەعزیە یا ئەڕوا بۆ مناسەبات، قەت بە تەنیا ناچی، دائما حەزەکات 4 کەس لەم لایەوە بێ و 4 کەس لەو لایەوە بێ، ئەڕوا بۆ ئەم لاوە. ئەوە طبعا کیبرە. هەنێ کەس هەیە قەت لە ماڵە یارمەتی خێزان و ماڵم ناڵی نادا، پیاو چۆنە بێ یارمەتی ژندا، چۆن پیاو ئەبێ وا بکە. ئەمە هەمووی کیبرە. طبعا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وا نەبووە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم عکسی ئەمە بووە، گشتی. ڕۆژێکیان میوانێکی عومەری کوڕی عەبدولعەزیز
لە ماڵیانە دانیشت بوو لە کاتێکا عومەری کوڕی عەبدولعەزیز خەلیفەی ئیمانداران بوو، یعنی هەرچی وڵاتی ئیسلامەیە ئەو گەورەی بوو، ئەو ڕئیسی بوو. ئەمێ وا ئیمڕۆ گشتی بۆتە وڵات هەمووی مەحافەزە بوو، هەر هەمووی گشتی بەیەکەوە ئەو ڕئیسی بوو، یەک دەوڵەت بوو. میوانێکی دانیشتێ لە ماڵە، ئەو کاتە چرا بووە، چراکە نەوتی تیانەما یان زەیتی تیانەما، نەوت نەبووە ئەو کاتە، زەیتی تیانەما خەریک بە بکوژێتەوە. کابرا هات هەڵسێ فەرمووی دانشە، فەرمووی بەئاخر دەیبان زەیتی تێکەم، زەیتەکەش نزیک بووە، وتی نا ئێمە کەسانێک نیمان میوانەکان بەکاربێرین ئیشمان بۆ بکە. ئەیوتی با ئەو غوڵامە یعنی خزمەتکارێکە بۆ خزمەتی کردو لە ماڵیانە، وتی با ئەو هەڵسێنم، وتی نا ئەو فەقیرە ئیسە خەوت، تۆزێ پێش ێسە خەوی لێکەوت، چۆن هەڵێسێنی؟ خۆی هەڵسا زەیتی کردە ناو چراکە و ئەوە. جا کابرا زۆری پێ ناخۆش بوو، وتی ئەی گەورەی ئیمانداران تۆ بۆ واتە کرد؟ فەرمووی بۆ وانەکەم کاتێک دانیشت بووم هەر عومەر بووم، کاتێ هەڵسیام زەیتەکەم هاورد هەر عومەر بووم، هاتمیشۆ دانیشتم هەر عومەرم، هیچم لێ کەمی نەکردە هیچم لێ زیایی نەکردە، ئیتر بۆچی یعنی من نەیکەم چیم من؟ پیاو چاکان ئاوا بوون خۆشەویستەکانم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێ ببینایەکێ زیاو مەدحێکە ئەی فەرمووی لا تطرونی، ئەی فەرموو زیادەڕەوی مەکەن لە وەسفی منە، وەکو چۆن مەسیحەکان زیادەڕەویان کرد کەما ئەطرت النەصارى عیسى ابن مەریەم إنما أنا عبد الله ورسوله. نەسارا و مەسیحەکان بۆ وتیان عیسا کوڕی خوایە، خۆ نەیانە لە ئەوڵەوان ناوت، لە ئەوڵ عیسا پێغەمبەرە، بەس دەی زیادەڕەویان تیا کرد تا گەیانیانە پلەی بخوایەتی، لە پلەی پێغەمبەرایەتیان نەما. حتى لە حەدیثە هاتووە لە صحیحە هاتووە ئەفەرمێت جاری وا بوو خزمەتکارێک ئەی کرد بەدەستی پێغەمبەر صلی الله عليه وسلم، ئەی برد دوورێ خستەوە لە ناو مەجلیس هەڵیەسان ئەویت ئیشم هاتێت. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرمووت تۆ خزمەتکارێکی تۆ چیت من لەگەڵ تا بێت، دەستی پێغەمبەرێ بە ئەگەر جارا بۆ بە سەعات ئەی هەوردو ئەی برد کێشەیەکی بوو بۆ پێغەمبەر باسیە کرد. کاتێک زەلامێک ئەهات بۆ خزمەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە ئەهاتە ناو مزگەوتەوە نەیەزانی کامە پێغەمبەرە، یعنی هەر نەیەزانی کامە پێغەمبەرە، دوای ئەوە سەحابەکان وتیان ئەی پێغەمبەری خوا ناکری هەر زەلامێ بێتە ژوورەوە نەزانێت کێ پێغەمبەرە، پرسیارێکی فەقیرە شەرمەکە پرسیار لە ئەم لە ئەو بکە کامە پێغەمبەرە، باش شوێنێکت بۆ دانین تۆزێ بەرز بێ کاتی قسەکردنیش دیار بی لێمانۆ بۆ یەکسەر بێتە ژوور بزانێت تۆ پێغەمبەری. ئەو جا پێغەمبەر صلی الله عليه وسلم شوێنێکی دانا لەسەری دانیشت، ئەگینا کە لە ناو سەحابەکانە دانیشت کەس هەر کەلپەلی وەک ئەوان بوو، دانیشتنیشی وەک ئەوان وا بوو، کەس نێزانی ئەمە پێغەمبەرە ئەگەر یەکێ نەیناسیایە. کابرایەک پرسیاری لە ئەبوو سەعیدی خودری کرد سەحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم، فەرمووی ئایا ئەوەی کە ئەمڕۆ خەڵک کەلپەلی جۆرا و جۆرەکەنە بەر یان پێڵاوی جۆرا و جۆر یان نەوع مەرکەب و ئەمانەی جۆرا و جۆریان هەیە ئایا ئەمە حرامە؟ فەرمووی هەر شتێک زیادەڕەویتیان نەکرێ، کیبر و فیزلیتیان نەکرێ حرام نییە، خوای گەورە حەڵالی کردووە، بەس کیبر و فیزلیتیان نەبێ حرام نییە. جا فەرمووی چی؟ فەرمووی دائما ئینسان ئەبێ وەکو پێغەمبەری خوا بێ، لە ماڵە یارمەتی خێزانەکانی بدا، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە ماڵە یارمەتی خێزانەکانی ئەدا، خۆی مەڕ و بزنی ئەدۆشی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەدەستی خۆی نەعلەکانی خۆی پینە ئەکرد، بەردووشت لە نایە بۆایە دەری ئەکرد، پێغەمبەر صلی الله عليه وسلم خۆی پینەی کەلپەلی خۆی ئەکرد، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ خادم و خزمەتکارە بەیەکەوە لە ناو یەک قاپەنانیان ئەخوارد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر اعتیادی بوو لایە خۆی ئەچوو بۆ بازار و خۆی عەلاقەیە گردە دەسەوە و نەشیەوەی ئەمە عەیبە. ئاخر هەنێ کەسەیە باوەڕکەن لە ژیانە نەبینراوە عەلاقەیە بەدەستەوە بێ، بە کیبرێ زانێ عەیب نییە ئەڵێ من عەلاقە بگرمە دەسەوە، من بڕۆم بۆ بازار مەعمەلەی شت بکەم. بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هەم پێغەمبەر بوو هەم ڕئیسی هەموو ئیسلامیش بووە لەو کاتە وەکو ڕئیسی حکوومەت، بەڵام لەگەڵەوەشا خۆی بازاڕی کرد و خۆی عەلاقەی گرتۆتە دەسەوە. پێغەمبەر صلی الله عليه وسلم لەگەڵ دەوڵەمەند و لەگەڵ فەقیرا وەکو یەک تەوقیع کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم منارێکی ببینێ ئەو دەست پێشخەر ئەبوو سەلامی لێ کرد. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەگەر دعوت بکرایە قەت جوابی نەئەگەڕانەوە، ئەگەر یەهودیش دعوەتی بکردایە ڕۆیشتە دعوەتەکەیەوە، هەرچیشیان بخساتە بەردەستی قەت نەیەوت ئەمە چییە؟ ئەمە چییە بۆ منداتان نا شتی وای نەئەوت. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەر کەسی هاوڕێتی بکردایە هەر حەزیە کرد قەت دەست لە ناو دەستی دەرنەکە، ئەوە نەخۆشیان ئەویست. ئینسان چۆن کیبر لە ناو دڵی خۆی دەرکا؟ خۆشەویستەکانم بەوەی خۆی بە جوانی بناسێ و خوایش بە جوانی بناسێ. هەر کەسێ بزانێ خۆی چییە
ئیتر ئەوەتر کیبری نامێنێ هەر کەسێکیش خوا بە جوانی بناسێ کیبری نامێنێ ڕۆژێکیان کابرایەک مەشهور بوو ڕئیسێ بوو یعنی مەسئولی بەس بڵێن قایمقامێ بوو محافظێ بوو لەناو بەغا زۆر کیبری هەبوو زۆر کاتی ئەو بەناو بەغایە بەهاتایە بە ڕۆژتایە ئەبێ کەس لەسەر جعدەکەی نەبوایە هەمووی خۆی لە ئادا یەکێ لە پیاوچاکان ڕۆژێ وتی ئەبێ من ئەم زەلامە ئەدەب بدەم ڕۆیشت ئەیزانی چی ڕۆژێ دێت بەناو بازاڕ ڕۆی بۆ دائیرەکەی و ئەهاتەوە چوو لەبان جعدەکە و گۆچانێکی کرد دەستەوە بە هێواشی واش ڕێیەکرد لە پێشەوە ئیتر خەڵک هەمووی ڕای کرد ئەو بینی خەڵک یەکێ بەم ڕۆی ناو دوکان و یەکێ ڕۆی ناو ماڵەکان و یەکێ ڕۆی ئەم کۆڵان و کۆڵانەکە و لە ترسە ئەویش هیچ خۆی تێک نەدا و لەبان جادەکە ڕێیە کرد حیمایەکان لە ئەوڵۆ بڕێک هاژوهژیان کرد ئەو هەر خۆی تێک نەدا هەر ڕێیە کرد ئەویش وای کوتی لاچن با خۆم بچم خۆی و ئەسپەکەیەوە چوو گەیشتە بەعند سەری وتیەوە کابرا ئەویش بەری کردە دوا وتی بەڵێ وتیەوە تۆ من ناناسی وتی بەڵێ وەڵا زۆر چاکت ناسم زۆر چاکت ناسم وتی من کێم وتی تۆ ئەو کەسەی کاتێک لە پشتی باوکتا بووی قەترە ئاوێکی پیس بووی کاتیتە دنیاوە مناڵێ بووی خۆتت پیسە کرد وەکەل ئێسەیش ئەژێی پڕ ناوزگت لە پیسیە و کاتێکیش ئەمری ئەبیتە لاشەیەکی بۆگەن و دوای چەند ڕۆژە کرم هەموو لاشەکە خوا ئەوەی ئەڵێ وەڵڵاهی تا ئاخر هەنێ ئینسانێ ئیمانی راتیە ئەڵێ ئەو سەرخستێ خوار ئیتر سەری بەرز نەکردەوە ئەڵێ لەو ڕۆژە بەدواوە هەرگیز نەیەڵا حیمایەکان لە پێشەوە بڕۆن و خەڵک لادەن خۆی ئەکەوتە پێش هەموو خەڵکەکە و یعنی ئەدەبی وەرگرت ئەدەب جا زۆر گرنگە ئێمە ئام سیفەتەمان تێ بێ داواکارم خوای تەعالی ئیسلاحمان بکە یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت هیدایەتمان بدەی دوورمان خەیتۆ لە گوناح و لە تاوان یا ڕەبی کیبر و فیزلین ناو دڵمانە نێڵی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت بۆ خاتر ئیسمی عەظەمی خۆت یا ڕەب العالەمین ئیسلاحی حاڵمان بکەی شیفای نەخۆشەکانمان بدەی ئەوەی کێشەکانی بۆ حەل بکەی یا ڕەبی خوایە بۆ خاتر ناوە جوانەکانی خۆت ماڵ و مناڵمان ئیسلاح بکەی یا ڕەبی خێزان و ماڵ و مناڵمان ئیسلاح بکەی یا ڕەبی ڕەحم بە دایک و باوک و کەس و کارەکانمان بکەی ڕەحم بە مردووی هەموو مسلمانان بکەی یا ڕەبی خوایە تەبایی و خۆشەویستی بخەیتە نێوانمانەوە کار بەدەستانی ئەم وڵاتە ساڵح و دادپەروەر بکەی ئامین ئامین